ساڵڕۆژی 18 خاکەلەوەی ساڵی 1370 تاوی خەڵتانی خوێندکردنی کۆی خوێندکارانی زانکۆی تاران. دوێنێ بەرابەر بوو بە ساڵڕۆژی هێرشی سەرکوتگەران و بەکرێگیراوانی کۆماری ئیسلامی بۆ سەر کوی زانکۆی تاران و خەڵتان خوێندکردنی لە 18 خاکەلەوەی 78دا. بەرەبەیانی ئاوە ڕۆژێک بوو کە هێزەکانی لیباس شەخسی واتەش بە اختیارەکانی ڕەژیم ئیسلامی لە حاڵێکدا کە زۆربەی خوێندکاران لە کاتی پشودان و یان لە خەودا بوون هێرشیان کردە سەر خابگای خوێندکاران و بە شێوەیەکی وەحشیانە ئەوانیان خستە بەر لێدان و هەر لە سەرەتای هێرشە دڕندەکانیاندا عێزەتوڵڵا ئیبراهیم نژاد دەرچووی یاسای دادوەری زانکۆی ئەهوازیان کوشت کە میوانی هاوڕەکانی لە زانکۆ بوو. چیرۆکەکە لە نامەیەکەوە دەستی پێکرد کە ڕۆژنامەی سەلام بڵاوی کردەوە. لە ڕۆژانی کۆتایی جۆزەردانی 78دا هەواڵی خۆکوشتنی سەعید ئیمامی ئەو تۆمەتبارەی کە دەیانویست وەک تاکە تاوانباری کوشتاری سیاسی یان زنجیرەی بیناسێنن بڵاو کرایەوە. 2 هەفتە دوای ئەوە و لە 14 پوشپار ڕۆژنامەی سەلام نامەیەکی سەعید ئیمامی بۆ وەزیری ڕاگەیاندن بڵاو کردەوە. یەکەم سەردێڕی ڕۆژنامەی سەلام ئەوە بوو سەعید ئیمامی پێشنیاری ئیسلاحی یاسای ڕۆژنامەوانی کردووە. ئەم سەردێڕا سەرسوڕهێنەر بوو. لەو ڕۆژانەدا ئەندامانی پەرلەمانی یاسای ڕۆژنامەوانیان پەسەند دەکرد، بەڵام چۆن دەیانتوانی یاسایەک پەسەند بکەن کە بڕیارە دیزاینەرەکەی تۆمەتباری سەرەکی بێت لە کوشتنی دەیان ڕۆشنبیر و ناڕازیدا. ڕۆژنامەی سەلام لە بەیانی ڕۆژی پێنجشەممە 7 پوشپەڕەوە بەهۆی بڵاوکردنەوەی نامەیەکی نهێنی ڕاگیرا و هەرگیز بۆ جارێکی دیکە بڵاو نەکرایەوە. ئێوارەی ڕۆژی پێنجشەممە 7 خاکەلێوە خوێندکارانی زانکۆی تاران بە ناڕەزایەتی دەربڕین بە ڕاگررتنی ئەو ڕۆژنامە لە خابگا کۆبوونەوە. درێژەی کۆبوونەوەکە بۆ شەقام درێژ کرایەوە و دوای هاتنی هێزەکانی پۆلیس و لیباس شەخسیەکان خوێندکاران گەڕانەوە بۆ خابگای زانکۆ و شەڕ و پێکدادانی پەرش و بڵاو لە نێوان خوێندکاران و هێزەکانی پۆلیسدا تا ڕادەی بەردفڕێدان ڕوویدا. ڕۆژی هەینی 18 پوشپەڕ نزیکەی کاتژمێر 4:30 دقیقەی بەیانی هێزەکانی پۆلیس و لیباس شەخسیەکان بە باتۆم و مێڵگردەوە هێرشیان کردە سەر کۆی و دەرگا و پەنجەرەکانیان دەشکاند و خوێندکارەکانیان ئەگرتە ژێر لێدان و لە پەنجەرەکانەوە فڕیانەدانە خوارەوە. بڵاوبوونەوەی هەواڵی هێرشەکە بۆ سەر کوی زانکۆ بووە هۆی خۆپێشاندان و کۆبوونەوە لە ڕۆژانی دواتردا کە بۆ ماوەی 5 ڕۆژی داهاتووی بەردەوام بوو. هەروەها خوێندکارانی چەند شارێکی دیکە لەوانە تەورێز و ئیسفەهان خۆپێشاندانەکانیان دەست پێ کرد. خوێندکارانی زانکۆکانی فیردەوسی مەشاد، زانستە پزیشکیەکانی خۆراسان و خوێندکارانی زانکۆی شیراز کۆبوونەوەیان ئەنجامدا کە وردەکاریەکانیان تا بە ئێستاش نازاندرێت. لە ڕووداوەکانی مانگی پوشپەڕی ساڵی 78 و ڕۆژانی دواتردا ژمارەیە کەس لە تاران و تەورێز کوژران و بریندار بوون. حکوومەتی خاتەمی مردنی تەنها یەک کەس یعنی عێزەتوڵڵا ئیبراهیم نژادی قبوڵ کرد، بەڵام ئەمڕۆ هەرچەندە بە تەواوەتی نازانین چەند کەس کوژراون، بەڵام دەزانین ژمارەی و کەسانی کوژراون لە یەک کەس زیاتر بووە. بە بڕوای بەشێک لە چاودێران ڕۆژی 18 پوشپەڕ و ڕووداوەکانی دوای ئەوە سەرەتای دابەزینی نفۆزی ڕێفۆرمخوازی لە ئێران بوو.